بینەرانی کورسات نویزم کاتتان باش بیلاڕۆفن پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەم. ئەمڕۆ شەممە یەکەمین کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بەڕێوە چوو کە تێیدا باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتارێکی پێشکەش کرد و داوای لە هاوڵاتیانی عێراق وەرەمی کوردستان کرد دەنگ بدەن بە لیستی 222 چووکە دەتوانێت خزمەتیان بکات و عێراق بەرەو پێشەوە بەرێت. باڤڵ جەلال تاڵەبانی لە بەردەم ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند یەکێتی هیچ ڕکابەرێکی نییە و حیزبێکە لە هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش بۆ پێشەوە دەڕوات. وتیشی سەرۆک مام جەلال و خەڵکی عێراق چاوەڕێی یەکێتین وڵات بەرەو پێشەوە بەرێت کە ئەوە هەر بە یەکێتیەکرێت و ئایندەی عێراق دەگۆڕن بە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیان بەبێ جیاوازی بە پەیڕەوکردنی سیاسەتی سەرۆک مام جەلال. جەختی لەوەش کردەوە بەرنامە یەکێتی پێچەوانەکردنەوەی کارە ناڕێکەکانە لەبارەی پێگەنانی حکوومەتی هەرێمیش باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کرد حکوومەتێک دانامەزێت تا دڵنیا نەبن هەڵەکانی ڕابردوو دووبارە ناکاتەوە و دەرفەتیان دەداتێ خزمەت بکەن. لەگەڵ جۆش و خرۆشی ئەندام و لایەنگرانی یەکێتی و بەڕێوەچوونی یەکەمین کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 ئایا پەیام و استراتیژێتی یەکێتی چییە؟ بۆچی بەغداد قوڵایی استراتیژە؟ ئایەکێتی دەتوانێت کێشەی چەند ساڵی موچە و بووجە و سنوور و ناوچە جێناوکەکان چارەسەر بکات؟ لە ڕابردوو یەکێتیت لە بەغداد بووە بەڵام کێشەکان ئاڵۆزتر بوون. بۆ یەکێتی چ جیاوازیەک لە ئێستا و 10 ساڵی ڕابردوو هەیە؟ تا چەند یەکێتی دەتوانێت دەنگی عێراقیەکان بەدەستبێنێت؟ پێگەێنانی حکوومەتی هەرێم چ سوودێکی بۆ هاوڵاتیانی هەرێم هەیە؟ قەنەعەتی یەکێتی بۆ پێگەێنانی حکوومەت لەسەر چ بنەمایەک دەبێت؟ ئایەکێتی دەتوانێت پارێزەری استراتیژ و کار و تێڕوانینی جەنابی مام جەلال بێت لە ڕابردوو لە بەغداد؟ ئەمە و چەندین پرس و بابەتی دیگە لەگەڵ بەڕێز سەرکەوت زەکی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێکم. کاک سەرکەوت بەخێر بێت. زۆر سپاس. کاک باڤڵ ئەمڕۆ لە کەرنەڤاڵی ناسانی کاندیدانی لیستی 222 وتی ئێمە توانی عێراق بەرەو پێشەوە بڕین داوای کرد کە عێراقیەکان دەنگی بنێ. استراتیژێتی ئێوە چییە بۆ ئەم هەڵبژاردنە پێتان وایە چۆن دەتوانن خزمەتی خەڵکو لە هەرێمی کوردستان و عێراقیش بکەن؟ زۆر سپاس ئێوارەتان باش. لە ڕاستیە پەیامی کاک باڤڵ ئەمڕۆ پەیامێکی ڕوون بوو، پەیامێکی سادە بوو، پەیامێکی شەفاف بوو. ئەتوانم لە چەندێڕێکی کورتە ئەم پەیامە جارێکی تر بە شێوازەکەی خۆیان بە هەندێک گۆڕانکاریەوە جارێکی تر لێرە بڵێمەوە. کاک باڤڵ وتی ئێمە چینە بەغداد بۆ حەق و حقوقی ئێوە، بۆ بەدەستێنانی حەق و حقوقی ئێوە. مەبەستی ئەوە بوو کە مافەکانی خەڵکی کوردستان، ئیمتیازاتەکانی خەڵکی کوردستان، ژیانی خەڵکی کوردستان لە بەغدادا. ئێمە بیرمان نەچێتەوە چەند ساڵێک پێش ئێستا لە بەغا ئێمە 3 کێشەمانە بوو لە بەغداد: کێشەی مادەی 140، کێشەی واتە کێشەی خاک، کێشەی بودجە و موچە و کێشەی پێشمەرگەمان هەبوو. ئێستا کێشەکە لەوە فراوانتر بووە لە بری کێشە ئەساسیەکان، کێشەی دەستور لە بری ئەم کێشە ئەساسیانە، کێشەی دەستور، کێشەی خاک، مادەی 140 و کێشەی پێشمەرگە ئێستا هاتوۆتە سەرەوەی باسی موچاکەین، باسی ژیانی خەڵکەکەین، باسی ئەواکەین. کەواتی ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغداد بە ئاراستی جۆرێک لە تێکچوون ڕۆشتووە. ئەم تێکچوونە پێویستی بە ڕێکردنەوەیە. ئەم ڕێکردنەوەی کاک باڤڵ بەڕوونی لە پەیامەکەی خۆی باسی کرد، وتی ئەوەی ئەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات یەکێتی نیشتیمانی کوردستانە. باشوتی بە یەکێتی بەس بۆ بە یەکێتی ئەکرێت ئەم ڕێکردن لەبەرەوەی ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغداد باشە، پەیوەندیەکانمان لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە وەک هێزێکی کوردستانی کاریگەر کە ئەمانەوێت لە عێراقا سیاست بکەین لەم ڕوانگەیەوە سیاسەتی خۆمان بیناکردووە و بنیاد ناوە. ئێمە نامانەوێت شتێک بکەین کە لێرە شتێک بڵین و شتێکی پێچەوانەی ئەمە بکەین. ئەوەی ئێمە ئەیڵین بە زمان بەکردەوەش لە بەغداد و لە عێراق هەر هەمان شت جێبەجێەکەین. ئێمە ساڵی 2021 کە چوینەوە عێراق لە دوای هەڵبژاردنەوە بەشێکی زۆری ئەم پەیوەندیانەمان لە دەستدا بوو. بیرمان نەچێت ئێمە سەرۆکێکی گەورە و ڕەمزێکی وەک سەرۆک مام جەلالمان نەبوو لە بەغداد، بەڵام پەیوەندیەکانمان لەگەڵ شیعی عێراق تێک چوو بوو، پەیوەندیەکانمان لەگەڵ سوننەی عێراق تێک چوو بوو، پەیوەندیمان لەگەڵ ئەو هێزانەی کە ڕۆژانێک لە شاخ پێکەوە خەباتمان کردبوو بۆ ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری تێک چوو بوو. توانیمان لە دوای ساڵی 2021ەوە ئەم پەیوەندیانە ڕێک بخەینەوە. ئەم پەیوەندیانە لە ڕابردووە لە 2021ەوە بۆ ئێستا جارێکی تر قسمانەوە خزمەتی ئەوەی کە بتوانین ئەم گرفتانی کە هەبوو کاک سەرکەوت لە بەغداد لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوو توانێتی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکە؟ لە ماوەی 4 ساڵە بەڵێ خزمەتی زۆر گەورەی کردووە. لە ماوەی 4 ساڵە ئەوەی کە بە چەند ساڵێک
بە تیمە جیاوازەکانی یان بە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغداد نەکرا کاک بافڵ لە ماوەی چەند سەعاتێکا لە بەغدا گرفتی موچەی چارەسەر کردووە ئەمە بۆ ئاراسیان ڕات کە خەریکە ئەچێتەوە سەر ڕێژکەی خۆی ئەگەر لە گەشتەکەی ئەم دوایی کاک بافڵ بۆ بەغداد گوێتان لەسەرکردە عێراقیەکان بوو بێت لە مالیکیەوە تا ئەوانی تر بۆ ماڕوو نەبێتەوە کە کاک بافڵ چەند واقعیانە و چەند ڕوون و چەند شەفاف و چەند کوردستانیانەت مامەڵەی لەگەڵ پرسی عێراق و پرسی حەق و حقوقی خەڵکی کوردستان لە بەغداد کردووە ئێمە قەزیەکەیە قەزیەکی مرکزیە لە بەغداد قەزی بەدەستێنانی مافەنەتەوایەتیەکانمانە ئەم پرسە لە دەستورا چارەسەر کراوە بەڵام ئێمە خۆمان وەک کورد غایب بووین لەوەی یان نەمانتوانی وەک پێویست ئەم پرسانە چارەسەر بکەین ئێستا ئێمە پێویستیمان بەوەی ئەم پرسانە بەو ڕێگا سیاسیەی بەو قەنەعەتە قوڵانەی بەو پێی ئەو نەخشە ڕێگایی کە کاتی خۆی سەرۆک مامجلال بۆ ئێمەی داناوە بگەڕێینەوە لەسەر ئەو ڕێگایە چارەسەری بکەین وە کاک بافڵیش لە پەیامەکەی خۆی بەڕوونی ئەمەی وتی ئێمە پێویستمان بەوەیە کە لەسەر ڕێگا و ڕێبازی سەرۆک مامجلال پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ڕێک بخەینەوە کێشەی موچە و بودجە گرنگە بۆ یەکێتی لە بەغداد یا کێشەی نەتەوە و سنوور و خاک من لە سەرەتاوە باسم کرد ئێمە گرفتەکانمان لەگەڵ بەغدا کێشەکە کێشەی جێبەجێکردنی دەستور بووە کێشەی جێبەجێکردنی مادەی 140 بووە کێشەی جێبەجێکردنی سێقاقەکانی پێشمەرگە بووە بەڵام بە تێپەڕبوونی کات بە سیاسەتی هەڵەی هەولێر بە جێبەجێ نەکردنی ئەو ئیلتیزامانەی کە ئێمە بەرامبەر بەغدا هەمانە بووە بە سەرکێشی ئەو هێزانەی کە لە بەغدا نواندویانە بەرامبەر کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان پەیوەندیەکان گەشتوتە ئەوە کە ئێستا باسی موچە بکەین ئێمە ئەبێت ئەمانە ڕێک بخەینەوە بۆی بچینەوە سەر ئەسڵی مەوزوعەکەی خۆمان بچینە سەر ئەسڵی ناکۆکیەکانی خۆمان ئەگەر ئەمانە ڕێک نەخەینەوە ناتوانین ئەوە بکەین باش کاک پاڤڵوتی ئەمە هەر بە یەکێتیەکرێ یەکێتی بە تەنها توانین لە بەغامە بکە ئەتوانێت یەکێتی لە بەغداد چه هێزێکی بێ بتوانێت ئەمە جێبەجێ بکات یەکێتی لە بەغداد بە تەنها نییە یەکێتی لە بەغداد بە تەنها نیە بە تەنها نییە بۆ لەبەرەوەی یەکێتی داکۆچی لە قەزەیەکی ڕەواکات ئەم قەزیە ڕەوایە قەزەی گەلی کوردستانە داکۆچیکردن لە قەزیەیەکی ڕەوا واد لێکا کە پەیامەکەت پەیامێکی کوردستانیانەی گرنگ بێت کاتێک ئێمە داکۆچی لە جێبەجێکردنی مادەی سەوچلەکەین بە تەنها بۆ یەکێتیەکانی ناکەین کاتێک ئێمە داکۆچی لە بەدەستێنانی سەقاقەکانی کورد و بەدەستێنانی مافەکانی فەرمانبەران و گرفتی چارەسەرکردنی کێشەی موچە و بودجاکەین بە تەنها بۆ یەکێتیەکانی ناکەین بۆ هەموو خەڵکی کوردستانیەکەین ئێمە ئەمانەوێت ئەمانە بچێتەوە سەر ڕێچکەی خۆی بۆیە لە کوردستان خەڵکمان لەگەڵا و بۆیش لە عێراق هێزگەلێک هەیە کە دۆستی ئەم بۆچوونانن ئەیانەوێت پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە ئاستێکی باشا بێت و ئەم هێزانە پەیوەندیەکی مێژوویی کە پێکەوە خوێنمانداوە بۆ ڕوخانی دیکتاتۆریەت لەگەڵ بەشێک لە مێزانە ئەم پەیوەندیمانەیە لەگەڵ بەشێکی تر لە مێزانە ئێمە پەیوەندیەکمانەیە ئەمانەوێت استراتیژێکی هاوبەشدا بڕێژین بۆ ڕێخستنەوەی عێراق و استراتیژێکی هاوبەشدا بڕێژین بۆ دروستکردنەوە و بیناکردنەوەی عێراق بە ڕێگایەکی تر بیرمان نەچێت لە عێراق کێشە و گرفتی قوڵەیە کاک بافڵ لە پەیامەکەی خۆی وتی ئێمە بەرنمەیەکمانەیە بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی بەگژاچوونەوەی لە گەندەڵی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ هەندێک لە هێزە عێراقیەکان پرسێکی استراتیژیە ئێمە ئەمانەوێت کاری لەسەر بکەین ڕێخستنەوەی ئەم پەیوەندیانە یەکلایەنە نییە کەسێک سیر مابکە بڵێ پێش عێراق هەرێمی کوردستانیش هیچەکەن بۆ هەرێمی کوردستان بۆ بابەتی گەندەڵی ئەمە ئەو گرفتەیە کە کاک بافڵ لە پەیامە ڕوونەکەی خۆی وتی من لەسەر پرسی عێراق لەسەر پرسی پێکێنانی حکومەت ڕازی نابین ئەگەر حکومەت ئەو شتان عکس نکاتەوە کە لە ڕابردوو کردوێتی بەڵێ لەسەر پرسی گەندەڵی پێگەێنانی حکومەت بەڵام سەرچ مەسەر بابەتێکی کەوتی بەسە گیرفان پڕکردن بە سەوتێکی بەرز و زوڵاڵوەتی بەڵام مەبەستەکە کێیە هەموو ئەوەی کە لە پرسی گەندەڵیەوە گلابێت لە دۆسیەی نەوتەوە هاتە سەر ئەوەی کە باسی ئەوە کرد بە هەدەردانی پرسی نەوت ئەو گرێبەستە نەوتیانەی کە لە ڕابردوو کرابوون مەبەست لەوانەیە و بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلەیە چونکە باسی گازی کرد باسی غازی کرد و لە مەسلەی غازاوتی من کاتی خۆی وتومە 4 ساڵ لەمە پێشتر وتومە بێ بەسەر تەرمی منا بڕۆن ئەوە جێبەجێ بکەن وتی نەم پێش ئەمە جێبەجێ سەرکەوت کە نێڵن غاز هەناردە بکرێ کە دۆسەی نەوەت ڕادستی عێراق بکرێ و لەڕێی سۆمۆ هەناردەکرێ بۆ ئێمە نامانەوێ غاز هەناردە نەکرێت بۆ ناشمانەوێ نەوت
هەناردە نەکرێت ئێمە ئەمانەوێت غاز بڕوات ئێمە ئەمانەوێت نەوت بڕوات و ئێمە ئەمانەوێت تەواوی ئەو سەرچاوە سروشتیانەی کە لە کوردستانە هەیە لە خزمەتی خەڵکی کوردستان بەکاربێت نەچێتە گیرفانی هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ بازرگانێک هیچ وە بەرهێنێک کە تایبەت بێت و نەچێتە خزمەت خەڵکی کوردستانەوە ئەوەی کە ئێمە ئەمانەوێت پێتان وایە پێشتر وا بووە باڵێ بە دڵنیایی قسەکە ڕوونە ئێمە لەسەر زاری سەرۆکەوە ئەم قسەیەمان کردووە پێ دوایە قسەیەکی لەمە ڕوونتر هەبێت باش لەسەر بابەتی هەڵبژاردن کەمێک گەمێنمەوە زیاتر بەڵێ کاکپاڤڵ باسیەوەی کرد کە لە ١ عێراقیەکان دەنگ نایەن و داوایکی عێراقیەکان دەنگی بنێ یەکێتی کارێکی وای کردو پێگاتەکانی تر دەنگ بن بە یەکێتی بەتابەت لەو ناوچانەی کە پێگاتەکانی ژبیان هەبێ دەنگ بدەن خۆی بەداخەوە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکان بەگشتی تا ئاستێک دابەزیوە ئەمە شتێک نییە تەنها پەیوەند بێت بە هەرێمی کوردستانیان پەیوەست بێت بە عێراقەوە بەگشتی بەڵام کێتە سەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان گەرموگوڕی زیاترە ڕکابەری و ململانێ و ئەوانە زیاترە ڕێژەی بەشداریش بەم پێ بەرزترە بێتەوە بەڵام لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا ئەکرێ بڵێم ڕێژەی بەشداری تا ئاستێک نەزمتر و لاواسرە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە حکوومەتەکان نەیانتوانیوە وەک پێویست خزمەتی خەڵک بکەن بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە پرسی بە سیاسەتکردنی هەموو جنگەکانی ژیان و کۆمەلگا کاریگەری سلبی لەسەر بەشداریکردنی خەڵک لە پرۆسی هەڵبژاردنەکان کردووە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە هەموو خەڵک ئارەزوومەندی ئەوە نییە سیاست بکات وە بەشداری بکات لەم پرۆسە گرنگە هەرچەند لە ڕاستیە پرسی بەشداریکردن هەم مافە هەم ئەرکەت چونکە کاتێک من ناچم بۆ دەنگدان کاتێک بەشداری دەنگدان ناکەم ئەبێ بزانم کە ڕکابەرەکەی من نارەکەی من بەشداری پێکەنانی حکوومەت دەکات ئەو بەرنامەیە جێبەجێ ناکات کە من ئەمەوێت بۆیە بەداخەوە ئەم ڕێژەیە تا ئاستێک دابەزیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کردووە کە پێویستە بیکات من پێم وا بێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی مێژوویەوە بەڵێ ئەوەی کردووە بەڵام ئێمە ساڵانێک تووشی جۆرێک لە پاشەکشێ هاتبووین ئەو پاشەکشەیە 4 ساڵی ڕابردوو شاهیدە لەوەی کە ئێمە چیمان کردووە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق ڕێخستوەتەوە شەفافێت لە پرسی نەوت شەفافێت لە پرسی غاز خزمەتکردنی خەڵک دابینکردنی موچە بەدەستێنانەوەی ئەو ئیسحقاقە نەتەوەی و نیشتیمانیانەی کە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی تر هەمانە بە پیرەوەچوونی کەیسی ئێزیدیەکان و مەسەلەی شەنگال بە دەنگەوە هاتنی خەڵکی خانەقین و ناوچەکانی تری گەرمەسێر ئەمە کۆی پرۆسەیەکی گشتگیرە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی ئەزانێت خۆی بە خاوەنی ئەزانێت لەوەی کە کۆی ئەم پرسانە پێویست دەکات لە بەغدا وەک پاکێجێک یان چەند پاکێجێکی جیاواز مامەڵەی لەگەڵا بکرێت مەسەلەکە بە تەنها ئەوە نییە کە ئێمە پرسێکی نەتەوایەتیمانەیە لە بەغدا هەمووی لەو چوارچێوەیە قەتیس بکەین کە ئێمە بە تەنها داکۆچی لە پرسە نەتەوایەتیەکانەکەین یان لەو بابەتانەی کە پەیوەندیان بە پرسی نەتەوەیەوە نا پرسێکی تری گرنگەیە کە یەکێتی هەر خۆی لەسەر ئەم نەمایە دامەزراوەکە لە پاڵ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان گرنگی بە پرسە کۆمەڵایەتیەکانەدات ئەویش پەیوەندی بە گەشەکردنی کۆمەڵایەتی پەیوەندی بە دیموکراتیزەکردنی کۆمەلگا پێویستی پەیوەست بە ژیانی خەڵک پەیوەست بە گوزەرانی خەڵکەوە هەیە ئێمە چاوەڕوانی چیمان لە خەڵەکە بێت دەکاتێک کاتۆ بە 3 مانگجارێک موچەکەی وەرەگرێت کاتێک سەرم بابەتە کاکسەکە بەڵام ئێستا خەڵکێک لەوە سیرمان کا بڵێ جیاوازیم هەڵبژاردنە بۆ من چییە بێت لە بەراورد بە هەڵبژاردننی پێشتر یا من جاری پێشوو دەنگ ماوە بەیەکێتی بۆ ئەم جارش دەنگی بەمەوە دەنگ بەمەوە بە لیستیەکی پرسیارەکە زۆر سپاس پرسیارێکی زۆر جوانە و زۆر ڕوونە لەبەرەوەی کایەتی نیشتیمانی کوردستان هێزێکە لە بەغدا دەتوانێت کاریگەری هەبێت کە بافڵ لە پەیامەکەی خۆی وتی ئێمە هێزی گۆڕانکارین لە بەغدا ئێمە لەگەڵ هێزەکانی ترکە هاوپەیمانیان لەگەڵا دروستەکەین ئەتوانین گۆڕانکاری جەوهری لە عێراقا بکەین من ئەتوانم بە چەند دێڕێکی کورت قسەیەک لەسەر ئەمە بکەم ئێمە ساڵی 2020 کە چوینەوە بەغداد پێشتر عەرزم کردی کە بەشێکی زۆری پەیوەندیەکانمان نەمابوو پەیوەندیەکانمان لەگەڵ هێزە عێراقیە کاریگەرەکان لە ئاستێکی زۆر خراپا بوون ئێمە لە ماوەی ئەو 4 ساڵە توانیمان بەشێکی ئەم پەیوەندیانە ڕێخینەوە کە توانیمان ئەو پەیوەندیانە ڕێخینەوە بەرەنجامی کارکردنی 4 ساڵ لە ڕێخستنەوەی پەیوەندیەکان ئەوە بوو کە گاک بافڵ
لە نیوە شەوێکی درەنگ و لە ئەنجامی دانیشتێکی چەند سەعاتیا توانی پرسی موچە بخاتەوە سەرسکە و توانی تا ڕادەیەکی باشبی باتە پێشەوە وەڕێکی بخاتەوە. ئەمە مەسلەیەکە. ئێمە توانیمان سەرکەوتنیێکی گەورە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەدەستبێنین و ئەو متمانەی خەڵک بە ئێمەی بەخشی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ نمونە لە کەرکک توانیمان پارێزگارێکی کورد بۆ کەرکک دابنین. دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکک ئەو پێشکەوتنانەی بەدیهێنایان ئەو دەستکەوتانەی بەدیهێنا کە ئێستا با من نێڵێم لە سلێمانیەوە کە خەڵکی کەرکک دەتوانن شاهیدی بۆ بدەن. تو هەر ئێستا لە ڕێگا سبەی نێبڕۆ بۆ کەرکک بە چاوی خۆت ئەم گۆڕانکاریانە ئەبینی کە پارێزگارێکی کورد چۆن خزمەت گوزاری گەیانوەتە کەرکک و چۆن ئیش لەسەر ئەوە کات کە هەموو گەڕک و کۆڵانەکانی کەرکک بەبێ جیاوازی خزمەت بکرێن و چۆن ئەو پەیوەندیە نیشتیمانیە کە کەرکک ناوەبین بە عێراقێکی بچووک چۆن توانیوەتی کاریگەریە بێت بە هەمان شێوە نوێنەرێکمان هەیە لە ئەنجومەنی پارێزگای دیالە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پێشخستنی ئەم پەیوەندیانە. دوو نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ گۆڕانکاری زۆر گەورەیان لە دروستکردنی حکوومەتی مووسڵ دروست کردووە. کاندیدەکانی ئێمە کە دەرچوون بۆ ئەنجومەنی پارێزگا توانیان لەسەر پرسەکانی بەگژاچوونەوەی گەندەڵی کار بکەن، توانیان لەسەر پرسەکانی خزمەتگوزاری کار بکەن و ئەگەر هەندێک ڕێگری نەبووە ئێستا ئێمە قایمقامێکی باشی چالاکی کاریگەرمانە بوو لە شوێنێکی وەک مەخمور کە ئەیتوانی ئەوەی پارێزگارەکەمان لە کەرکووکەی کات قایمقامەکەشمان لە مەخمور بیکات. بەداخەوە ڕێگریەکان بربەست بوون بۆ ئەوەی کە نەتوانن ئەمە بکرێت. بەڵام ئەم هەنگاوانەیە کێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە ئەمەی پێ ئەکرێت. باش لەسەر هەڵبژاردن لە بابەتی بەغداتەر بمێنینەوە. وتارێکی لە کوردستان لایەنی ڕکابەر هەیەی بۆ نمونایە خۆت لیستی تر هەیەی کە زۆر توندە بەرامبەر بەغداد، یەکێتیش بەغداد بە قوڵای استراتیژی خۆی زانێ. کامیان واقعی ترە و کامیان گونجاوترە و بەغداد دوژمنە یا دۆستە؟ لە ڕاستی ئێمە بەغداد قوڵایی استراتیژی کارکردنی ئێمەیە. ئێمە لەگەڵ ئەم هێزانە لە داهاتوو مامەڵاکەین، ئێمە پێکەوە حکوومەتی داهاتوو تەشکیلەکەین، پێکەوە ئەمانەوێ گۆڕانکاری بکەین. ئەمە بە دژمنکاری ئەکرێت، ئەمە بە دژایەتیکردن ئەکرێت، ئەمە بەوە ئەکرێت کە ئێمە لێرەوە شیعاری تند بدەین و لەوێ شتێکی جیاواز جێبەجێ بکەین. شەقامی عێراقی ئەمەی ناوێت. شەقامی عێراق ئەوەوێت کە زمانێکی نەرم، زمانێکی گفتوگۆی نەرم، زمانێکی مخاتەبەی نەرم کە خزمەت بە هەموو عێراقیەکان بکات. عێراقیەکان پێویستیان بە ئارامیە، هەروەک چۆن لە خەڵکی کوردستان پێویستی بە ئارامیە. ئەو پێویستی بەوەیە کە لە بازگەی چەمچەماڵەوە هاتە ناو سلێمانی هەست بکە ئەچێت بۆ شارێکی عێراقی، هەز نەکات ئەچێت بۆ وڵاتێکی دراوسێ. ئەو پێویستی بەوەیە کە هاتە ئێرە ویستی لە شوێنێک نیشتەجێ ببێت، هەست بە ئارامی و دڵنیایی بکات، هەز نەکات وەک بیانیەک مامەڵەی لەگەڵاکرێت. عێراقیەک پێویستی بەوەیە کە لە گەشتێکی بەهارە و هاوینەیە یان لە گەشتێکی زستانەیە یەت ئەیەوێت سەردانی سەیرانگایەکی هەرێمی کوردستان بکات، هەست بە دڵنیایی بکات، نەک هەست بە نادڵنیایی. ئێمە پێویستیمان بەوەیە دەرگاکانمان بەڕووی عێراقا بکەینەوە، پێویستی بەڕووی عێراقیەکان بکەینەوە، هەروەک پێویستمان بەوەیە کە عێراقیەکانیش دەرگاکانیان بەڕووی ئێمە بکەنەوە و بەرهێنێکی سلێمانی یان وە بەرهێنێکی هەرێمی کوردستان بۆ هەست بە دڵنیایی نەکات کاتێگەیەوێت پرۆژەیەک لە بەسڕە جێبەجێ بکات، کاتێگەوێت پرۆژەیەک لە شارێکی تری عێراق جێبەجێ بکات. بە هەمان شێوەوە بەرهێنێکی عێراقیش. ئەم زمانە پێویستی بە دنەدان و پێویستی بە توندکردنەوە و پێویستی بە هەوڵدان بۆ توندوتیژیە یان پێویستی بە نەرمی و گفتوگۆیە. پێویستی بەوەیە کە ئێمە لە چوارچێوەی وڵاتێکە وەک بەشێک لە پێکاتەیەکی جیاواز مامەڵەی لەگەڵا بکەین یان پێویستی بەوەیە کە وتارێکی ئاگرین بدەین. من پێم وابێ بە وتاری ئاگرین ئەم زمانە ناتوانێت ئەوە بکات. جیاوازی پێشکەوتن، جیاوازی هەوڵدان بۆ پێشکەوتن بۆ گەشەکردنی کۆمەڵایەتی، تەنانەت بۆ تێکەڵکردنی کەلتوری جیاواز ئەمە ئەی ڕەخسێنێت، نەک زمانی مخاتەبەیەکی ئاگرین کە هیچی لێ سەوز نابێت و جۆری سیاسەتکردمان لێرە زمانێکی ئاگرین بەکارێنین لە بەغدا جۆرێکی تر سیاسەت دەکەین. یەکێتی ئەمەی ناوێت، ئەمە ناکات و زمانێکی جیاوازی هەیە بۆیە سیاسەتێکی جیاوازیش لە بەغاکات. زمانێکی نەرم، سیاسەتێکی نەرم. زمانێک
کە خزمەت گوزاری پێش بخات لە بەغداش زمانێک کە خزمەت گوزاری بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بێنێت. کاک باڤەڵوتی یەکێتی ڕکابەری نیار خۆی ڕکابەری خۆیەتی ئەم متمانە بە خۆبوونەوە لە چیۆ سەرچاوی گرتووە؟ ئەم قسەیە دوو بەعدی هەیە لە ڕاستیە بەعدێکیان ناوخۆییە یان قوڵاییکی ناوخۆییە بەواتەی کە بەو مانایی کە ئێستا یەکێتی هێزێکی خاوەن ئیرادەی یەکتیمی یەکسەرکردایەتیە کە جیاواز لە جاران ئەتوانێت بە یەک دەست بە یەک ئیرادەوە بچێتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە. دووهەمیان دروستکردنی جیاوازیەکە یان دروستکردنی جۆرێکە لە منافەسە لە نێوان ئەم هەڵبژاردنە و هەڵبژاردننی ڕابردوو. ئێمە پێویستیمان بەوەیە لە هەڵبژاردننی ڕابردوو هەروەک سەرۆک پافڵوتی ئێمە لە سەدان 93 دەنگەکانمان زیادی کرد لە هەرێمی کوردستانە. پێویستیمان بۆیە ئەو ڕێژەیە داوای ئەوەی کرد لە یەکێتیەکان کە ئەو ڕێژەیە بەرز بکەنەوە. ئەویش بەوە ئەکاتیان وایە زیادەکە. ئێمە بڕوامان بە هێزەکەی خۆمان هەیە، بڕوامان بە کادرەکانی خۆمان هەیە، بڕوامان بە تێکۆشەرە لە مێژینەکانی خۆمان هەیە، بڕوامان بەو گەنجانە هەیە کە ئەمڕۆ لە هۆڵەکەی ئێڤنتەکەی پێشکەشکردنی یان تەقدیمکردنی کاندیدەکانی لیستی 222 بوون و هەموو ڕۆژێک لە تیمەکانی هاندانە هەڵمەتی دەرگا بە دەرگا جێبەجێکەن لە بارەگاکانی ئێمە ئەیانەوێت ئیش بکەن بۆ لیستی یەکێتی. بڕوامان بەو گەنجانە هەیە کە بە قۆڵی بڕوایان بەوە هەیە کە کاک بافڵ لە چەند ساڵی داهاتوە گۆڕانکاری گەورە لە عێراق و لە کوردستان دروست دەکات. پامێکتان هەیە بۆ کاک بافڵ خۆشویستی یەکێتی و گەنجان بە تایبەت بۆ ئەوانی یەکەم جارە دەنگێن ئەتوان بەچی قەنەعەتیان پێ بکەن؟ بەوە قەنەعەتیان پێکەین کە یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە لە ڕووی مێژوویەوە هێزی گەنج بووە. سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەنج بوون کە ئاڵای خەباتیان دژی دیکتاتۆری بەرز کردەوە. ئەم گەنجبوونە ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکانە نەپارێزرا بێت ئێستا لە سەردەستی کاک بافڵ ڕوومان لە نوێبوونەوەیە، ڕوومان لە هێنانە پێشەوەی تواناکانی گەنجە، ڕوومان لە وەگەرخستنی تواناکانی گەنجە و ڕوومان لە وەدیهێنانی خەونەکانی گەنجە بە ئاراستەی خزمەتکردنی کۆمەڵگا. ئەمانەوێت گەنج بێت بە دەستی خۆی گەنج بێت بە توانای خۆی گەنج بێت بە سەلیقەی خۆی گەنج بێت بە لێوەشاوەی خۆی. سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاراستەی نوێبوونەوە و بە ئاراستەی باشترکردنی دۆخی گەنجان بکات. کاک بافڵ باسی پێکنێنانی حکوومەتی هەرێمی کرد. کاکوبادی چەند ڕۆژێک لەمە پێش لە هەولێر هەر باسی کرد کە یەکێتی نێشتۆ حکوومەتی هەرێم پێک بێت یاخود لای ئەو بۆ یاخود ئەو ڕێگر بۆ. ئەمە بۆ دەستکەوتە چی تایە بۆ خەڵک کە حکوومەت پێکنێت؟ پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئێمە بەرژەوەندیمان لە پێکێنانی حکوومەتە یان بەرژەوەندیمان لە پێکنێنانی حکوومەتە؟ هەموو تاکێکی ئەم کوردستانە هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە بەرژەوەندیان لە پێکێنانی حکوومەتە. بەڵام پرسیارەکە ئەمەیە چ حکوومەتێک پێک بێت؟ حکوومەتێک پێک بێت بەوەی کە کاک بافڵ باسی کرد خزمەت گوزاری نییە، ئەبێتە هۆی بڕینی موچە و موچە نییە، ناتوانێت کارەبا دابین بکات، ناتوانێت کێشەی ئاو چارەسەر بکات، ناتوانێت کێشەی پەروەردە چارەسەر بکات، گرفتەکانی تەندروستیمانەیە. حکوومەتێک بەم شێوەیە ئیش بکات یان هەر بە زمانە سادەکەی کاک بافڵ حکوومەتێک ئەمە عکس بکاتەوە. ئێمە پێویستیمان بەوەیە کە حکوومەتێک پێک بێت، حکوومەتی شەراکەتی ڕاستەقی نەبێت. حکوومەتاڵێ من پرۆژەی ڕووناکی مێ کارەبای 24 ساعتیەوە خەریکی پرۆژەی ئاوا لە بابەتی هەژماری منە بۆ موچە. ئەمە ئیکتیفا ناکە یاخود ئەمانە لە پشت حکوومەتەوە. من بە تەنها بەراوردێک ئەڵێم بەراوردەکە پەیوەندی بە زانستی کۆمەڵناسیەوە هەیە. لە زانستی کۆمەڵناسیا قسەیەکەی ئەڵێ هیچ کوڕێک وەک باوکی نییە، هیچ کچێک وەک دایکی نییە. ڕەنگە 10 ساڵ لەمەوە پێشتر ئێمە پێویستیمان بە مۆبایلی زیرەک نەبوو بێت، ڕەنگە 20 ساڵ لەمەوە پێشتر کەسمان ئایپادمان نەبیستی بێت، نەبینی بێت، بەکار نهێنابێت. پێویستیەکانی کۆمەڵگا، پێویستیەکانی خێزان، پێویستیەکانی تاک بە تاک ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە ئاستێکی بەرزتر. ئێمە تازە بێن قسە لەسەر کارەبا بکەین. پرۆژەی ڕووناکیماندایەوە پرۆژەی ڕووناکی ئەبووە 30 ساڵ لەمەوە پێشترمان کردایە، لە دوای ڕاپەڕینەوە جێبەجێمان کردایە. ئێمە تا ئێستا گرفتی ئەومانەیە جادەی قیر ببین بۆ گوندەکانمان، گرفتمان لەگەڵ ئەوەیە کە کارەبا بگاتە گوندەکانمان. ئێمە گرفتی زۆر و جەوهەریمان هەیە کە پێویستمان بەوەی ئەوەی کە ئێمە ئەمانەوێت حکوومەتێک پێت بێت خزمەتی خەڵک بکات. ئەمەمان نەتوانین بکەینەوە. وەکو کاک پاڤڵ خۆی وتی حکوومەتێکیانەوێت کە دڵنیا بن غەڵەتەکانی ڕابردوو نەکات. دووبارە ئەو غەڵەتانە چی بوون کە
کە لە ڕابردوو کراوی کێتیە دووبارە نەبێتەوە. نەتیجەی و غەڵەتانە فەرمانبەری هەرێمی کوردستان ئێستا موچەی مانگیشتی وەرنەگرتووە. ئەمە پێوەستە بە حکوومەتەوە لە بە دڵنیایی پەیوەستی بە جۆری سیاستکردنی حکوومەت هەرێمی کوردستانەوە هەیە لەگەڵ بەغداد. ئێمە ئەمانوێ ئەمە چارەسەرکەین. ئەمە نمونەیەکی زۆر ڕوونە ئەگەر بێ لیستی ئەو جیاوازیانە بژمێرە ڕەنگە زۆر بێت. کاکسەرکەوت وتی غەڵەتەکانی پێشوو دووبارە نەکاتەوە ڕێبا ئێمە خزمەت بکەین. ڕێگیراوە لەوەی یەکێتی خزمەت بکە؟ بەڵێ لەبەرەوەی ئێمە شەریکی ڕاستەقینەی ئەم حکوومەتە نەبووین. ئێمە پێویستیمان بەوەیە هاوبەشێکی ڕاستەقی نەبووین. ئێمە بەشدار بووین لە حکوومەت. نکۆڵیمان لەوە نییە، باسمان لەوە نییە کە ئێمە بەشدار بووین لە حکوومەت. بەڵام دەسەڵاتەکانی ئێمە لە حکوومەت لە چ ئاستێک بووە وەتوانیومانە چی بکەین. ئەزانی بە هەوڵدانێکی زۆر نمونونەکەی نەوتە هێنمەوە لە گرێبەستی 50 ساڵیەوە ئێستا لە برنی نەوت بەتەنکەرەوە ئێستا گەشتوینەتە ئەوەی نەوت بە بۆریەکانی هەناردەکردنی نەوتە ئەڕوات وەوتی ئێمە هێزەکانی تر عێراقیەکان هێزە دەرەکیەکان ئاگیان لەوەیە کە نەوت ئەڕوات. ئەمە پێدوانە بێ مەسلەیەکی هێندە سادە بوو بێت و هێندە بە ئاسانی بۆ ئێمە تێپەڕی بێت کە توانیومانە ئەوە بکەین. نا بە ماندووبوونێکی زۆر بۆ 4 ساڵ کارکردنەی کە باسمان کرد بۆ یەکێتیەکان ئەمە کراوە کە ئەمە کرا ئەتوانیت ئەمە بەکاربێنیت بۆ دابینکردنی موچە بۆ خزمەتکردنی خەڵک بۆ هێنانی پرۆژە و خزمەت گوزاری بۆ دەستەبەرکردنی پێداویستیەکانی خەڵکی کوردستان بۆی بتوانێت خەڵکی کوردستان لەم ڕێگەیەوە ئازادی دیموکراسی پێشکەوتنی کۆمەڵایەتی گەشەی ئابووری ئەمە هەمووی پەیوەندی بەوە هەیە. ئایا ئیستیقراری ئابووری هەیە لە هەرێمی کوردستان؟ ئەگەر نتوانین ئیستیقراری ئابووری ئۆقرەیی دروست بکەین ناتوانین لە خزمەت گوزاریانەی تر پێشکەش بکەین. ڕاستە لە کوردستان ئارامی هەیە، ئارامی بە مەعنا سیاسیەکەی بە مەعنا ئاسایشیەکەی ئارامی هەیە، بەڵام ئارامی بازار هەبووە لە کوردستانە. ئێستا بچۆ لە بازاڕی سلێمانیان لە هەر شارێکی تری هەرێمی کوردستانە بپرسە کاتێک 3 مانگ فەرمانبەرێک موچە وەرناگرێت، کاتێک 3 مانگ کارمەندێکی دامەزراوەیەکی حکومی موچەکەی وەرناگرێت ئەتوانێت پێداویستیەکانی خوێندنی مناڵەکەی دابین بکات کە ئەوێ بچێ بۆ خوێندنگە، ئەتوانێت پێداویستیەکانی چارەسەرکردنی نەخۆشیەکانی یان نەخۆشیەکانی دابین بکات کاتێک ئەچێتە لای پزیشکێک تیشکێکی بۆ ئەنووسێت، فەحسێکی خوێنی بۆ ئەنووسێت، دەرمانێکی بۆ ئەنووسێت بۆ چارەسەر. بۆیە ئەم مەسەلانە ئەگەر وردی بکەینەوە قسەی زۆرتر ئەهێنێت. پەیوەندی پەیوەستە بەوە یان پەیوەندی بەوە هەیە کە ئێمە پێویستیمان بەوەیە کە ئۆقرەیی لە کوردستانە بێت، پێویستیمان بەوەیە کە ئیستیقراری ئابووری و ئیستیقراری بازار هەبێت و ئیستیقراری بازاریش بە ڕێخستنەوەی ئەم پەیوەندیانە لەگەڵ بەغدا ئەکرێت و ئەو هێزەی کە ئەتوانێت ئەم پەیوەندیانە لەگەڵ بەغدا ڕێک بکاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکسەرکە قسەکانی کاکپاپوڵ لەسەر پێگەێنانی حکوومەت کردن بە 3 بەش، ئەوەی کە هەڵەکان ڕاست بکەینەوە و هەروە ڕێبدرێ خزمەت بکەین. بەشی سێمی ئەڵێ تا ئێمە قەنەعەت نەکەین کەم حکوومەتە باشە بێ بەشداری ناکەین. قەنەعەت یەکێتی بەچی قەنەعەتەکە بۆ پێگەێنانی حکوومەت؟ یەکێتی بەوە داواکاریەکەی چییە؟ یەکێتی بەوە قەنەعەتەکات حکوومەتێک پێک بێت کە خزمەتی خەڵکی کوردستان بکات. ئەگەڕێمەوە بۆ ئەو دوو شەیەی کە کاک بافڵ وتی ئێمە لە بەغدا داوای حەق و حقوقی خەڵکی کوردستانەکەین. ئێمە کە لە بەغدا داوای حەق و حقوقی خەڵکی کوردستانەکەین ناکرێت لە کوردستان ئەم حەق و حقوقە پارێزراو نەبێت. باش، یعنی ئەم داواکاریانە داواکاری حیزبین یا پۆستن یا بابەتی خەدەماتە؟ نا داواکاری حیزبەکانی ئێمە لەگەڵ پێم وا بێت ئەگەر ئاوا سەیری بکەین یان ئەگەر ئاوا لێکی بدەینەوە ئەگەر بۆ خۆمان بێت وەک یەکێتیەکان داواکاری بڕوا ناکەم قورس بێت، بەڵام ئێمە داواکاریەکانمان داواکاری خەڵکە. ئێمە حیزبێکین تەمەنی حیزبەکەمان سەر و 50 ساڵە، ئێمە ڕابەرێکی مەزن و مێژووکردی وەک سەرۆک مامجەلالمان نەبووە. ئێمە دەیان ساڵە باسی ئەوواکەین کە پێویستە کات بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان و سەرۆک بافڵیش دیسانەوە هەمان ئەو دروشمە کۆنەی سەرۆک مامجەلالی وتەوەکە گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان. بۆیە خانوە قوڕەکان بەکارێنانێکی ڕەمزیە بۆ داکۆچیکردن لە ماف و بەرژەوەندیەکانی خەڵکی زەحمەتکێش و هەژار. پلانی یەکێتیە بۆ خزمەت. ئەمە استراتیژی یەکێتیە. یەکێتی پێشتریش عەرزمکردن لەسەر دوو بنەما دامەزراوە. بنەمایەکیان بنەمایەکی نیشتیمانی نەتەوەی بۆ داکۆچیکردن لە بەدەستێنانی مافەنەتەوایەتی نیشتیمانیەکانی ئێمە و پایەیەکی تریان داکۆچیە لە بەرژەوەندیە ئابووری و کۆمەڵایەتیەکانی خەڵک لەسەر بنەمای خزمەتکردنی خەڵک و
چینە ڕەنجەر و زەحمەت کێشەکان و کۆمەڵگای کوردەواری. ئێستا لە ناو کۆمەڵگای کوردەواریە خەڵکێکی زۆر لە خوار ئاستی ژیانێکی باشەوە ئەژین. پێویستە کات ئەمە ببینە ئاستێک کە خەڵک خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکەین. ئێمە لە چارەکی دووەمی سەدەی 21 نزیکە بینەوە. لە چارەکی دووەمی سەدەی 21کە قسە لەسەر خۆشگوزەرانی قسەیەکی زۆر ئاساییە، قسەیەکە نابێ بە تەنها لە چوارچێوەی بەیاننامە و بەلاغ و گفتوگوۆی میدیایەکانمان نابمێنێتەوە. ئەبێ بەکردەوە ئیشی بۆ بکەین. بۆی بەکردەوە ئیشی بۆ بکەین تاکە ڕێگا بۆ جێبەجێکردنی ئەمە ڕێگای بەغداد. کاک سەرکەوت ساڵێک پێش ئێستا ڕێک لە 2024 هێشتا دوو ڕۆژمان ماوە بێ بە ساڵێکی تەواو یەکێتی بەشداری هەڵبژاردننی هەرێمی کوردستانێکی پەرلەمان لە 1970 دەنگەکانی زیادی کردووە. بەڵام خەڵک لەوێ بپرسێ لەم ساڵای کێتی دوای ئەو سەرکەوتنی چی کردووە؟ لەسەر ئاستی عێراق باسم کرد کە هەنگاوی گەورەمان ناوە. هەنگاوەکان دیارن، بەرچاون و قسەیەک نییە من لێرە بیکەم ئەتوان بەتەنها بە ئەرشیفی ماوەکانی ڕابردووی سەرکردە عێراقیەکان بچینەوە ئەزانن کە ئێمە لەوێ چیمان کردووە. ئەمە خاڵێکیانە. خاڵێکی تریان ئەوەیە کە لەسەر ئاسی هەرێمی کوردستان چیمان کردووە. ڕاستکردنەوەی ڕێڕەوەی حکومڕێرانیە سوورن لەسەری. ئەگەر سوور نەبووینە لەسەری کاکوبادیش چەند ڕۆژێک پێش ئێستا باسی. ئەگەر سوور نەبووینایە لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی هەڵبەتە حکومەت تا ئێستا پێکەهات. ئێمە پێمان وایە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕێڕەوێکی هەڵەیە. ئەم هەڵەیە ئەو پێچەوانەکردنەوەی کە کاک بافڵ لەو تارەکەی باسی کرد، ئەو پێچەوانەکردنەوەیە کە پێویستە کات حکومەتی هەرێمی کوردستان بە عەمەلی هەنگاوی بۆ بنێ. ئەم حکومەتە بە شەراکەتی ڕاستەقینە پێک دێت، ئەم حکومەتە بە پێکەوە کارکردن پێک دێت و ئەم حکومەتە پێویستە کات ئەولەوێتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. ئەم چەوتی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێم چییە؟ تاکەڕەویە لە حکومڕانێتیە یاخۆت جیاوازیە لە نێوان شوێنەکانە کامیانە وایەکێتی پێی وایە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێم چەوتە لە کاتێکا پێشتم حکومەتش باڵبژاردن دروست تێکەڵەیەکە لە هەمووی تێکەڵەیەکە لە هەمووی تێکەڵەیەکە لەوەی بەڵێ تاکڕەوی هەیە لە حکومڕانی، بەڵێ جیاوازی لە نێوان شارەکان هەیە، بەڵێ خزمەت گوزاری وەک پێویست لە نێوان شارەکانی. ئەمە هەموو شارەکانی هەرێمی کوردستان وەک یەکن بۆ ئێمە و خۆمان بە خاوەنی هەمووی ئەزانین. واتە هەر بەو پێی یان هەر بەو پێ و دانگەی کە خۆمان بە خاوەنی دەربەنی خان ئەزانین، خۆمان بە خاوەنی زاخۆش ئەزانین. بەڵام ئەو خزمەت گوزاریانەی کە لەوێ هەیە پێویستەکە لە دەربەنی خانی شەبێت. ئێمە پێویستیمان بەوەیە کە بەیەکەوە وەک یەک سەیری هەموو هەرێمی کوردستان بکرێ. هەرێمی کوردستان هەرێمێک نییە لە چەند ویلایەتێکی جیاوازی سیاسی دروست بوو بێت. هەرێمی کوردستان قوارەیەکی یەکگرتووە پێویستە کات بە یەک چاوسەیری هەمووی بکرێت. ئەم جیاوازیانە پێویستە کات نەمێنێت، پێویستە کات بسڕێتەوە، پێویستەکە سزای سیاسی ناوچەیەک نەدرێت لەبەر ئەوەی دەنگ بە من نادات، یان لەبەرەوەی کە من زۆری نەنیمتیای، یان لەبەرەوەی کە من نەمتوانیوە سیاسەتەکانی خۆمی وەکو پێویستە جێبەجێ بکەم. ئێمە پێویستیمان بەوەیە هەرێمی کوردستان وەک هەرێمێکی یەکگرتووی یەکپارچەی پڕخزمەت گوزاری سیر بکەین و ئەوەی کە ئەمانەوێت لە گەڕەکەی من هەبێت لە گەڕەکەی جەنابیشت هەبێت، ئەوەی کە لە شارەکەی من هەبێت لە شاری یەکێکی تریشە بێت و کوردستان یەک کوردستان بێ و بیکەین بۆ کوردستانەی کە پارچەکانی تر چاوی لێ بکەن، بیکەین بۆ کوردستانەی کە عێراق چاوی لێ بکات و بیکەین بۆ کوردستانەی کە ئەمانوت دەوڵەتانی دراوسێ لە پرسی دیموکراسیا سەیری عێراقەکەن و سەیری هەرێمی کوردستانەکەن. ئەم سیرکردنەوە خۆی ماوە من پێم وا بێت نە. بۆیە پێویستیمان بەوەیە کە ئەو هاوکێشانەی کە باس کرا پێچەوانە بکرێنەوە، خزمەت گوزاری باشتر بکرێت، پرسی شەفافێت و پرسی بەگژاچوونەوەی گەندەڵی پەرەی پێ بدرێ، پرسی دیموکراسی و ئازادی تاک و ئازادی ڕۆژنامەگەری گرنگی زیاتری پێ بدرێت و ئەم مەسەلانە بە جۆرێک چارەسەر بکرێن کە چۆن ئازادی لە لێرە هەیە لە هەموو شوێنەکانی تری کوردستان هەبێت، سزای سیاسی نەبێت، تەنانەت چوونە ناو شارەکان. سزای سیاسی درراوە لەلایەن حکومەتەوە؟ پێم وابێت بەڵێ سزای سیاسی دراوە و ئێستا لە هەوڵی ڕاستکردنەوەی ئەوانەین و پێمان وایە کە لە پێناوی ئەمەیە کە ئەمانەوێت
ئەو هاوکێشەیە پێچەوانە بکەینەوە. باش هەر سەبار بە سلێمانی لەوەی کەسێک ئێستا سیرمام کا پرسیاری وەلا درۆزە بڵە خۆی کێتی لە سلێمانی حاکمە چی بۆ سلێمانی کردووە یان لەم 3 ساڵی ڕابردووە کێکێتی خۆی ڕێخستۆتەوە و یەکێتی و یەک بڕیارە جنابیشی داماژت پێ کرد بۆ سلێمانی چی کردووە؟ من ئەوە دوو لایەنە لایەنێکیان بەراوردێکی ئێسای سلێمانی بکەیت لەگەڵ 4 ساڵ 5 ساڵ لەمە و پێشە هەست بۆ گۆڕانکاریەکەی کە لە سلێمانی ئەکرێت ئەمە ئەم پەیوەندی بەو خۆڕێخستنەوە و بەو مەسەلانە هەیە کە تیمەکەی یەکێتی لە حکوومەت و تیمەکەی یەکێتی لە ئیدارەدانی سلێمانی کردوێتی بەڵام من نمونەیەکە هێنمەوە ئێمە ساڵی دوای ساڵی 2023 کاتێک حکوومەت یەکی گرتەوە ئەمانوت ئەڕۆینەوە بۆ هەولێر بۆ ئەوەی هەولێری ژوەک سلێمانی لێ بکەین ئێستا سلێمانی وەک هەولێرە بە دڵنیایی نە بۆیە پێویستیمان بەوەیە کە ئەم هاوسەنگێ بگێڕینەوە پێویستیمان بەوەیە کە ئەمە ڕێخۆری چاودێران ئەڵێن ئەمە بەهۆی تێکچوونی هاوسەنگی سیاسی بۆ لە سلێمانی لە دوای 2000 و بە دیاریکراوی نۆ لە سلێمانی ڕوویابێت جۆرێک لە کێشە لە سلێمانی لە هەڵبژارنی پێشووی کێتی لە سلێمانی حیزبی یەکەم بۆ جۆرێک لە هاوسەنگی گەڕاوەتەوە قەناعەتان چێ بۆم هەڵبژاردنە پێتان وایە کێتی دەنگی باش و خۆی بەداخەوە هێزگەلێکە بووە لە سلێمانی دەنگیان هێناوە کورسی پەرلەمانیان هێناوە بەشدار بوون لە حکوومەت ئەوەندەی خزمەتی ئەجندای تریان کردووە ئەوەنە خزمەتی ئەجندای یان هاوڵاتی بوونیان لە هەرێمی کوردستان نەکردووە ینی بە ئەجندایەکی سیاسی کاریان کردووە کە نەیتوانیوە خزمەتی خەڵک بکات ئەم هەڵبژاردنە بە تەواوی مانە جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشخۆی ئەم هەڵبژاردننی گۆڕانکاریە لە عێراق هەڵبژاردننی کارابوونی هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە من پێم وابێت لە ئێستاوە تا 4 ساڵی داهاتوو گۆڕانکاری گەورە لە عێراقا بینین و یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گرنگ و کاریگەرە لە ئەم گۆڕانکاریانی کە لە داهاتوە ڕۆدەن لە 4 ساڵی ڕابردوو شاگەریکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە ڕەنگە بەشێک لەم گۆڕانکاریانی کە لێسا لە عێراقا ڕۆدەن ڕویان نەدایەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو هێزەی کە هەندێک ئەو پەیمانێتی کە داوای زۆرینە و کەمینیانە کرد لە عێراقا هەڵی وەشانەوەەوە ئەو حکوومەتەی پێکات کردی بە حکوومەتی هەموو عێراقیەکان نەکبیکات بە حکوومەتی زۆرینە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە ڕەنگە یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لەبری ئەوەی لە هۆڵی پەرلەمانە بووایە لە هۆڵی زانکۆی موسەڵسەریا بوو کە ڕەنگە عێراقی بە ئاقارێکی زۆر خراپە ببردایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە ئەو هێزانەی کە ئێستا پیانەوترێت هێزی ئیدارەی دەوڵەیان ئەو هاوپەیمانەتی کە پێکات بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی ئەو هاوپەیمانەتیە دروست نەئەبوو و ئەم ئەنجامانەی نەئەبوو کە ئێستا هەیەی عێراق لە کەناری شەڕێکی خوێناوی ناوخۆییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازیەوە ئەیڵێم عێراق گواسرایەوە بۆ کەناری ئارامی ئەم کەناری ئارامیە ئێمە ژۆکەرێمی کوردستان سوودمان لێبینیوە و ئەم ئارامیە ئەمانەوێت زیاتر بێت کاریگەری زیاتر بێت و تیشتی ئەم ئارامیە شەپۆلی ئەم ئارامیە وابێت کە خزمەت گوزاریەکان پێشکەوتنی ئابووری ئیسیقراری ئابووری و پێشکەوتنی کۆمەڵایەتی زیاتر ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانی شەبێت. سەرباری بەرپرسیارەکە کەندای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستانی سەرپەرشتی مەڵبەندی سلێمانی چەمچەماڵیشی 2021 کێبڕکێکی تونتە بوو لە هەڵبژاردنەکان لە سلێمانیا بۆ ئەم جارای کوێتی کەس بە ڕکابەری خۆی زانێت لە سلێمانی ئەگەڕێمەوە بۆ قسەی سەرەتا کاک بافڵۆتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە خۆی ڕکابەری خۆیەتی ئێمە ساڵانێک بەهۆی ئەو گرفتە ناوخۆیانەی کە هەمان بوو بەهۆی کێشەکانی کە بەرەو ڕوومان بووە لەم ناوچەیە ڕەنگە تووشی جۆرێک لە پاشەکشێ بوو بووین بەڵام 4 ساڵێکە دەستمان کردووە بە ڕێخستنەوەی خۆمان ناڵێم گەشتوینەتە و ئاستەی کە هەموو شتێک پێرفێکتە و گەشتوینەتە و ئاستەی کە خۆمان ئەمانەوێت بەڵام هەنگاوی زۆر گەورەمان بۆ پێشەوە ناوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورەی کە جەنابەت باسی کرد لە سلێمانی و چەمچەماڵ یان لە پارێزگای سلێمانی و لە زۆر شوێنی تری کوردستان هێزێکی بێڕکابەرە. پێتان وایە دەنگی زیاتر کورسی زیاتر یان هەمان شت؟ نانە ئێمە چاوەڕوانی و پێشبینیەکانمان بۆ دەنگی زیاترە چاوەڕوانی و پێشبینیمان بۆ کورسی زیاترە و
بە جۆرێک لە جۆرەکان دڵنیاشین کە هەنگاوی باشتر ئەنین تۆ بیرت نەچێتەوە باسی هەڵبژاردننی ساڵی 2020 کرد هەڵبژاردننی ساڵی 2021 ئێمە پێمان وا بوو لە دۆخێکی خراپین پێم وا بێت لە هەر لە یەکێک لە خەریکی ڕێخستنەوەی یەکێتی بووین و خەڵک پێی وا بوو کە یەکێتی لە دۆخێکی زۆر خراپایە من هەر لەسەر شاشەی کورتسات بە خەڵکی کوردستانم وت و بە خەڵکی سلێمانی وتم دەنگەکانی ئێمە کورسیەکانی ئێمە لە پێش کورسی و دەنگی لایەنەکانی ترەوەیە لە سلێمانی ئەو کاتە لەسەر بنەمای ئەو ژمارەی دەنگانەی و ژمارەی و کورسیانی کە لە پارێزگای سلێمانی بەدەستمانێ نابوو بۆیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دوای 4 ساڵ لە خۆڕێخستنەوە دوای 4 ساڵ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان دوای 4 ساڵ لە کارکردنی بەردەوام و لە بەرچاوڕوونی زیاتر و بوونی ڕوئایەکی باشتر بۆ خزمەتکردنی خەڵک دڵنیام لەوەی کە دەنگی باشترە بێت کورسیەکانی باشترە بێت و ئەتوانێت بە هێزێکی زیاترەوە بچێتە عێراق. کاک سەرکەوت بەرچاوڕوونێکی زۆر باشیانێ لەسەر پانۆرامای بانگەشی هەڵبژاردن و دۆخیەکێتی من سوپاس دەکەم کە ئەم شەو لەگەڵمانە بووی بەڕێز سەرکەوتزەکی ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانیتان زۆر سوپاس. میرانی کورسات نیوز و پانۆرامە ئێوە شەرشان.